داوا لە هەموو گەنجانی کوردستانیش دەکەم هەر چارپارچەی کوردستان ڕێبازی شەهید باشوور بەرنەدەن لەبەر ئەوە ڕێبازێکی ئەوەندە پیرۆزە ڕێبازی شەهید باشووری کە لە قوتابخانەی سەرۆک ئاپۆ پەروەردەکرایە سەرۆک ئاپۆ تەمەنی خۆی هەمووی لە خەبات و تێکۆشان و لە سزن ئەوە بردەسەری ئەوە ماوەی برێم چەند ساڵە 43 ساڵە هەموو لە خەبات و تێکۆشان پێڕەوی دابین کرد لەبەر ئەوەی ئەو ڕێبازێکی زۆر پیرۆزە داوا لە هەموو گەنجان دەکەم لە کچان و لە کوڕان ئەو ڕێبازەی بەرنەدەن هەر لە قەندیل تا دەگاتە خواکرک و گارە شنگالی زولم لێکرا و قەرەچووقی داما و دێک و عەچەکە و منبج و کۆبانی ئینتیزار دەکەن میێوانیان لۆ دێ میێوان هاتیە قائیدی باشووری کوردستان کە گەیشتە عەفرین بانگەوازی کرد لە کوڕان و لە کچان وتی وەرن شۆڕش و سەرهەڵدان سەری هەڵدا لە ڕۆژئاوا وەرنە ڕێزی خەبات و تێکۆشان کە خوێنی خۆی لەسەر تاجی نەخشەی کوردستان ڕژ لەگەڵ هەڤاڵەکانیە بەرگری قارەمانانیان کرد لێرەدا ئێمە وەکو گەلی کورد کاکە محەممەد هەڤاڵ محەممەد وەکو کوڕی خۆمان سەیری ئەەکەین تاجی سەرسەری هەمومانە تەنیا کوڕی باشوور نییە کوڕی ڕۆژ هەڵاتە ڕۆژ ئاوایە باکوورە کوڕی هەموو ئازادی خوازێکە بۆ ئەوە تاجی شەرەفە لەسەر سەری هەمومان منێکی هەڵەبجەیی کە لەوێوە هاتوون بۆ ئێرە بە کوڕی خۆمی ئەزانم چونکە فکرە و فەلسەفەیەکی هەڵبژاردووە فکرە و فەلسەفەی مرۆڤایەتیە کوردایەتیە نەتەوایەتیە بەڕاستی هەڤاڵ باشوور گیانی خۆی کرد بە قوربانی لە پێناوی ئازادی نەتەوەکەیە و ئێستاکەش ئەبینین لە باشووری کوردستانە دەستدرێژێکی زۆر ئەکرێتە سەر خاک و نەتەوە و گەلەکەمان هەزارەهایەکو هەڤاڵ باشوور گیان فیدایی ئەکا بۆ بەرگریکردن لە مافەکانی گەلی کورد بۆ ئەوە باشووری کوردستان ئەمڕۆ لە تەنگیایە پێویستی بە بەرخودانە پێویستی بە یارمەتیە ئەگەر ئێمە نەتوانین گیان فیدایانە بەشدار بین ئەتوانین لە ڕووی مادی و معنەوی ئەمە هاوکاری و شۆشەکە